لە ئاگرەکەی شەوی ڕابردووی ئەم کۆگایە چلوویەک هاوڵاتی بریندار بوون. مەقسەم لەگەڵ سامان شەغلەتی وتەبێژی تەندروستی سلێمانی کە باسی لەوە کرد بەهۆی ئاگرەکەەوە چلوویەک هاوڵاتی بریندار بوون. 19یان لەلایەن تیمەکانی سنتەری فریاکەوتنی خێرای سلێمانیەوە ڕاستەوخۆ لێرە چارەسەریان بۆ کرا و گرفتیان نەماوە و ڕەوانەی ماڵەوە کراون. 22یان گوازراونەتەوە بۆ نەخۆشخانە. 21 دانە لەو 22 کەسە نەخۆشخانەیان بەجێهێشتووە لەم ساتەدا و گەڕاونەتەوە بۆ ماڵەوە. یەک کەسیان لە سەدا 90 لاشەی سوتاوە و لە نەخۆشخانە هێڵراوەتەوە لەژێر چاودێری پزیشکیدا. مەقسەم لەگەڵ ئارام عەلی وتەبێژی بەگری شارستانی سلێمانی کرد باسی لەوە کرد بەهۆی ئاگرەکەەوە 2 ئەفسەر و 4 کارمەندیان سوتاوە. واتە لەو 41 کەسەی کە وتەبێژی تەندروستی سلێمانی باسی کرد 6 کەسیان کارمەندی بەگری شارستانی سلێمانی بوون. بۆیە ئەوان لێرەن چاودێری ئاگرەکە دەکەن. تا ئێساش ئەو تەنچیان کە ئاگری لە بەرز دەبێتەوە مەترسی گڕگرتن و تەقینەوەی لەسرە. بۆیە تیمەکان سەرجەم هاوڵاتیانیان لێرە دوور خستۆتەوە بۆی کە مەترسی لەسەر گیانیان دروست نەبێ. بەهۆی ئاگرەکەەوە کۆگایەکی کاشی لە پشتەوە زیانی بەرکەوتووە. لێرە کارگەی دیکەی لێ کە ئەمانە مەغزانەکانین کە تایبەتە بەقیر ئەمەش زیانی بەرکەوتووە. بۆیە بەسەردانی چوادەوری ئەم شوێنەشەم کرد. چەند شوێنێک زیانی بەرکەوتەوە بەڵام ماڵ زیانی بەر نەکەوتەوە. ماڵانی کە لە نزیکن لێرەوەی کە هەبووە تەنها تیمەکان توانیوە بەری پێ بگرن بەشێکی کەم لێرە سوتە. بەڵام باسییان لەوەکە کە سەردانی ئەم کارگەی قیرەم کرد باسی لەوە کە تەنها و بەشی پشتەوەیان سوتاوە و زیان بەر کەلوپەلەکانیان نەکەوتەوە. بەڵام ئەوەی کە هەیە زیانی زۆر بەر ئەو کۆگەی کاشیە کەوتۆ کە دەکرێتە پشتی کۆگەی سوتەمەنیەکەەوە. لێرە نزیک بە 30 تانچی هەڵگرتنی بەنزین و گاز هەبووە کە هەندێکیان تەقیونەوە پارچەکانی پەڕیوە بۆ ئەو بەری شەقامەکەش. بۆیە ئاگرەکە هێندە بەهێز بووە بۆیە زیانەکانیش بەو شێوازێ. بەڵام ئەوەی کە هەیە هێشتا مەترسی لەسەر ئەو چەند دوو تانچیە ماوە کە سوتەمەنی تێدا ماوە هێشتا دووکەڵی لەبەرزەبێتەوە دانیشان ئاگری لەبەرزەبێتەوە. بۆیە داوا دەکرێت کە کەس نزیکی ئەم شوێنە نەکرێتەوە.